سڵاوتان لێبێت ئەوە کاک زستانی شات زستان هات هەمومان خەریکی پوش و کۆکردنەوەین یاخود خەریکی گەرمکردنەوەی ماڵین کڕینی نەوت کڕینی کومبار کڕینی فەرش ئاخۆ لە کاتی هاتنی هەر وەرزێکە تۆ بڵی نرخەکان جیاواز بن و نرخەکان بەرەو زیاد بن بڕات یاخود ئایا دوکاندارەکان ئیستیغلالی ئەو هاوڵاتیانە ئەکەن کە ئیتر پێویستیان بەو شتەیە لەگەڵمان نابن لەگەڵ دوکاندارەکان و هاوڵاتیانە. بەتاکید بەرەو زیاد بنەوە چکە وەرز لە گۆڕانایێت دنیا سار دەکا و خەڵک پێداویستی ماڵە ئیتر زیایەکەنە بەڵێ بەتاکید دەڕۆڵات مانگە زووتر بیکڕی لەوە زۆر هەرزاتر بیکڕی لە ئێستا بەڵام خەڵکەکە عادەتەن تا باران نەبارێ و سەرمان نەبێ نایە بۆ شت کڕین پێم وایە بەشێکی زۆری موچەخۆرە هۆکارەکەی ئەوە بێ حسابی کیلۆیە ئەمە 2 کیلۆیە مەترێ مرەبعی ئەمە 2 کیلۆ نیوە ئەمە 2 کیلۆ 750 گرامە مەسەلەکە پێم وایە وەزنە و دەزووە و ئەم شتانەیە کومبارێک کڕی ئەمڕۆ بەڵێ مەتری بەچەند بەیانزە و بە دەونی و ئەوانە نازام چکە هاوین نەمکڕی ئێستا پێویستمان بۆ ئێستا ئەیکڕین ئێستا کاتی جێگەداخستنە ئیتر لەبەرەوەی ئێستا خەڵگەی کڕێ ئەوەیشی کەی هەبێ بەکارێنێ پێویستیشی بووی ئێستا لەم کاتەیە ئەیکڕێ وەڵای ئەرەوڵا گرانە ئەرۆڵا گرانە بەڵام ئیتر خەڵک پێویستیشێتی مەجبورە بێکڕێ ئەڵێن لەبەرەوەی کە خەڵک مەجبورە پێویستی پێێتێبێ کومبار و فەرشەکە بکڕێ بۆ زستان بەڵام لەلایەکتیشەوە گرانە هۆکاری ئەم گرانیت چییە؟ هیچ گران نیە چار چۆن بۆ خۆ نزیایی کیلۆنە شتێک گران هیچ شتێک گران هاوینوانە فەرقینە بەخوا هاوین بە 160 بێزا بە 150 ئێستادا بەزیەوە لەبەر ئەیجان خۆی هەموو شتێک چاک و خراپی هەیە تۆ لە قماشێکەوە بگرێت لە حەچی شتێ لەم دنیا چاک و خراپەیە ئەگە تەمان باشتر بێت تەمان گرانتر ئەگە خراپتریش بێ هەرزانترن بە خۆی وەزن و بڵێن نەوعێتەکان فەرقەکە خەڵکی ئێمە وڵاتی ئێمە وارڕاتە تام و بەریدەکە نەنێ بە دیوارەکە و پوشەکەی بۆ نایەنی وڵی تر کاتی سەرمایە و کاتە مەسەن بۆ بیری ناکەینەوە ئێمە پێشوەخت بیکڕین لەوانێ نرخەکەشی جیاواز خۆی وار تکە بەعام خەڵک شتی کڕی بیرمانەکەێتەوە کومبارێک کڕی فەرشی بەڵێ کومبارمان کڕی بەڵێ مەتری بەچەند وەڵا مەتری بە 8هزار ئەمڕۆ هیلاکیش بووی دیار زۆر ئەرە وەڵا بە دیار ڕۆنەکەی گەڕایتە بەڵێ تاوان بۆی بگونجێ لەگەڵ ماڵەکەیە تایبەتی مشتەمەعاتی ئێمە هەروایە ئیتر وا ڕاهاتوین ئێستا بۆ نمونەوە جەژنە ئەبێ لەو کاتیا بین کە جەژنە وەکو یعنی شتێ ڕاهاتووی ئەی تەبعاً گرانیان کردووە سەریان بەرز کردووەتەوانێت مەتری بەچەند وەڵی مەتری بە 8هزار کڕیمە یعنی کە بەپێی تواناکەی خۆم ئەسڵەکەیەتی ئێ تەبعاً هەروەڵێ تیاتی بە 4هزاری تایەتی بە 4هزار تایەتی بە 8هزار تایەتی بە 25هزار ئیتر هەو کەسەکەوتە سەر گیرفانی خۆی هاوڵاتیان گلەیەوەکەن ئەڵێن نرخەکان لە کاتێکا کە خەڵک پێویستی پێێتی مەجبورە نرخەکان زیاکرێت ڕاستە؟ نەحڕاست نییە و چکە لەبارەی ئەوەی جاری وایە و کومبارە بە کێشی قورس و سووکی کومبارەکە یا چنینی کومبارەکەیە نرخی باشترین کومبار لە دوکانی ئەوەیە بە چەندێکە؟ 28000 ئەو دوکانی لەم دیوە؟ با پێشەوە بێ لەگەڵمانە پێشەوە گیان ئێستا نرخی گرانترین کومبار ئەپرسین زانی ئەمەیە؟ ئەمەوەتر ماڵ گەرمەکە بەڵێ ینی تەر و هینی ناوێت هیچی نەهار یەکسەر دایخەوە بۆ خۆخەوە لەسەری نەوتیشی نایەت گەرمە نەوتێوێ نەغازیێوێ نەحیچ باشە بۆچی خەڵک لەو کاتەیە بیرەکەیتەوە کەی تر زستانیت مەسەلەن 2 هەفتە 3 هەفتە پێشەوەی کە باران بارێر بیست لەو ڕۆژای بیرمانەکەتەوە کە هەورە بێت وەڵایت لە بۆ نێ
لەبەرەوەی کاس بڵێم چی نازانم خۆی خەڵک گشتی ئەم خەڵکی ئێمە بەعام ینی وەکو ڕسوومە ینی هەتا کاتی سەممە بەری دەمانە پرۆژێمە هەتا تاو گەرما زۆری بۆنە نەیە هەبی کڕێ ئیسەی تا زۆری بۆ نێ و سار نەکە نایە فڕژدا ناخە ناچێتە ژوورۆ خەڵک کاتە چۆ ژوورۆ فەرشی داخز ئەو کاتە هێشتا کڕێ ئیسە پێشەوەی بیکڕایە ینی ئێمە بۆ ئێمەژ ڕاحەتە بۆ ئەوەنج ڕاحەتە بەڵام ئێمەش ناڕاحەتەکەن خۆشیان ناڕاحەتە بن لێوە ئەوە 6 سانتیم بە چوارە ئەوە 6 کام ڕۆنەتان هەڵبژارد وڵا اختیارمان کردو ئەوە ئەم ڕەنگەیە بۆ ماڵیەوە بەڵێ پیرۆستان بێت نرخەکان چۆنن باش نرخەکان چۆنن نرخەکان باشە تقریبا لە دوکانەکەی بڵێ باشن شوێنەکانی گۆڕە بەڕێزە ئەستا مۆدێل و نەوعەتەکەی ئەمە ئێرانە ئەمە تورکیا ئەمە تورکیا بە مالیزیی فرۆشتنە بازارە بەس ئەمە ئێرانەکەنەوە ئیزۆرە ئەمە 600 شانەیە ئەمە 500 شانەیە ئەمەمان هەیە باوی 275 دۆلارە تێگەی بەڵام ئەمە ئیتر هەتا بڵێ شتێکی نابوو چاکە هەر هەشمانە بەم حەجما هەمانە بە 55,000 ئازەکە بۆ دەکەنەوە سیرکە بۆچی ئێمە لەو ڕۆژی کە بارانە باری هەورە باری ئەنجا بیرمانەکەوێتەوە یان هەورە بێ بوورە نەک ئەوارە هەورە بێ ئەنجا بیرمانەکەێتەوە لەوەی کە فەرش بکڕین کومبار بکڕین مەسەن چە ڕۆژە پێشەوە بیری ناکەینەوە لەبەرەوەی وەرزی سانیەت عادەتەن ئینسان لەبەرەوەی کە سەرمایە بێت کاتی سەرمایە کە بیلەوە کاتەوە فەرش کڕێت مۆسمیە وەرزیەت وایە ماڵەکەی تعمیر کردوێتەوە لەم کاتەیە فرسەتێکی هەیە بووی شتەکانی بۆ کڕیتر وایە کومباری بۆ کڕی وایە فەرشی بۆ کڕی وایە لەوانەیە فەرشی کۆنیە بێ قەنەعاتی پێ بێ هاوڵاتیان من گلی هاوڵاتیانە پێڵم زۆر جاڵن لە کاتێکا کە با بڵین کە بارانە بارێت ئێتر دوکانارەکان نرخەکان زیاکەن ئەمە علاقی بەوە کاکە من کۆنتێنەرێکم بۆ هاتووە پێش ئەوەی باران بارێ بە 18 دەکەڵە لە کاتێکا کە باران و مۆسمی سەرمایە هەر ئەو کۆنتێنەرەیە بۆ مێتە ئەم دوکانە دای ئەگرم حەماڵ گرانە بێ کۆنتێنەرەکەشەوە بە 26 گەڵە زیاکرێت ئەو علاقی بەسەرەوە نییە ئەنج بازار ئەمە علاقی بەسەر نەوتەوە لەگەڵ بۆرسەیە جاری وایە تۆ تەنێ لەم مەوادا کڕی بە 30 گەڵە لە خلالی یەک مانگە هەر دای بنێ مەوادەکە مەیکە بە فەڕش 5 وەرەقە 6 وەرەقە خێرەکە ئەمە هەر لە شەریکەی خۆی ئەمە ئێرانە پێش ئەم وەسعی کە پارەی ئێران ئاوا تۆزێ بڵێن بشکێت بەم سیارەکەی وها نەبوو ئەمە لە دەوری 12 وەرەقەیە بوو زۆر ئێستا بە 275 دۆلار ئەو نەوعیمان هەیە ئەوە عادیەکەیەتی کاتی خۆی کە من لێم فرۆشتووە پێڵەن BCF دوونی بە سێونیوەکەی سێ بە چوارەکەی بە 6 گەڵا بوو ئەوەمان هەیە نەخشی ئێرانیە سنعاتەکەی تورکیا ئەوە هەرزانترە ئەوە بە 220,000 سێ بە چوارەکەی مەتی بە چەند کڕی دایجان 10,000 سڵاو بەخێراتی مەتری بە چەند بە 10,000 بەڵێ ئەمە کوێیە چییە هەمویان تورکین باشە مەسەن زۆر جار بۆ نمونە یەکێکەڵێ ئەمە دەرەجە یەکەوەوانە و ئەنجا یەکێکەڵێ وەڵام من دەرەجە عادەکەم وڵای دەرەجە عادەکەشێتیەوە واللهی بڵی بەڕاستێکی هەروایە دەرەجە عادی و ئەسلیشی هەر هەیە ئیسا هەر لەمانەیە ئەمە هەیە بە دۆلارێک هەرزانتر هەر عینی پشتیشی هەیە بەس ڕاستەکەی وەزنەکەی ئەم وەزنە نییە ژیری جان بەرزی کرد لەگەڵێ ئەو کومباری ڕەشەیە بڵێ ئەوەمان هەیە وەکو بێ ئەو نقطە ڕەشی سادا نە
هەمانە بە نەخشی تریتیایە گرانێکە ئەچێتەوە سەرباری بازارڕێکە باز وڵاتی ئێمە وایە ئەم میلەتی ئێمە وایە هەتاوەکو نەگاتە مەوسمەکە و تەنگاو نەبێ شتەکە ناکڕێ با بڵێن کاتێکە کاتی ئەگاتە فەسلی ئێستا پاییزە کە ختە دنیا بەرەو ساردی ئەڕۆ هەتا بارانەکە نەیە لە عەرز و سەرماکە کاری تێنەکە نایە کومبارەکە ئەمڕۆ لەوانێ زیاتر ئەمڕۆ بەرەو دواتریژی تر هەتا هەور هەبێ و تا بارانە بێ بازارەکەی گەرمتر بێت لەگەڵ دوو ڕۆژ خۆر بوو ئیتر هێواشە بێتەوە بەڵام من بەنیازم هاتووم کومبار بکڕم لەبەرەی وەرزی زستان سەرماسۆڵە بەڕێەوە ئینشاڵا بارە نەبارێ و هیوادارین وڵی خانەکەم تازە تعمیر کردەوە مەجالم نەبووە و اینجا مۆزەفیشم و وەڵاهی نرخی ئەمڕۆ گرانە نرخی کومبار گران لە چاو پارە گرانە ئەم کومبارەم کڕی مەتری بە 12 کڕیمە ئێستا داوای شتێک دەکرێت و کەسێ بێ یارمەتیمە وەڵی جا ئەو برادرانە هاوکاری بکتم هاوکاریەکەم کەس نەبوو هاوکاری بکات وەتی ئێمە یارمەتی نین حەزەکەی من و پێشەوە یارمەتی دێ پێ خۆشحاڵم بەڵام ئەمەمانەیە سێ بە چوارە بە 5 گەڵایە نوعیەت و کوالێت و جنسەکانی فەرقەکە ئەمە جیاوازە ئەمە جیاواز کڕینی ئەم شتانی هەیە هەستەکەی الحەمدولله وەز زۆر باشە ئیتر هەر کەسە بە پێی ئیمکانەتی خۆی کابرا حەزی لەمە پارەی ئەمەی پێ ئەماکڕە جۆرێک هەیە کومبار 4000 وانەیە باشە خەڵکیشی کڕە مەجبورە زۆر جار مەجبوری نییە کابرا لە کاکە من 12 پێ نایم بە 6 کڕم دوای 3 مانگ فڕێم ئەوەیە گەناگرێت 3400 هەرو نەبەرگاگرێ بۆچی ئەو ماوەدە مەسن لە چی دروستکراوە هەمووی نایلۆنە موادی نایلۆنە کامل ئەمە سەر لە سەد خوری ئەمەیتر نەو توشتیشی نایە گەرمە خۆی نەنە خوری گرانترە ئەنجا فەرشی ئێران بە ناوبانگە ئەم تەسمیمە هەتا کۆن بێ جوانە بێ خۆشەویستە بێ پرسیارت بێگومان گران بووە چونکە ئەو پەیوەندی بە گریمانەیەکین هەیە ئابۆیی پەیوەندی بە تەڵەب و عەرزەوە هەیە ئێستا لەبەرەوەی خستە ڕوو هەیە و خواستی زۆرە کە خواست زۆر بوو نرخەکان گرانە بێت بێگومان گران بووە یعنی وەکو جاران نییە تۆ بۆ نمونە فەرشێ لە هاوین پێم وابێ لەبەرەوە تەڵەب کەمە خواست کەمە لەسەری هەرزانترە بەڵام ئێستا لەبەرەوە خواست زۆرترە خەڵکەمی ڕوو کردوتە بازار پێم وابێ گرانتر بێت بە تاکیدی جوایە کاکە ئەم کوردە بەس خاصیەتی هەروە هاتووە ئێستا نەوت خۆی لە خەما بە نەوتەوە نییە هەتا بەفر و باران نەبێ خەڵک بیری نەوتکردنی ناکەوێتەوە معنی لە مەش لەو کاتێ سەرەکە بە عەرزی خوان سەرێخن بەڵای کاوتۆ باشە من ئەم ساڵ کومبارم نەبوو پارە فەرشم هەبوو کاوتۆ باشە تۆ کومبار فەرش بە ئەم بەگشتی شتەکان جیاوازترن یان ئەم ساڵ نرخ دابەزیوە بۆ حکمی وەکە دۆلار دابەزیوە نرخش دابەزیوە بۆ منە پارە فەرشمە هەبوو ئەمە تا بە 100 ئەسێن بە 170,000 دازای لێ بە تۆ لە نرخەکەیە هیوادارین هەرزانتر بێ بۆی خەڵک بتوانێت بیکڕێت بێخەم بە لەوە ژیان دنیا بە هاوکاری فەقی و هەژاران زۆرەکەین ئێمە دنیا بە لەوە و سەری زیا بە کەس ناڵێن فەرشەکەمان کڕی و سواری تۆتاکەمان کرد و بەرەو ماڵەوە سپاس دەکەین وەڵا خۆمان بەرمان کردی نەوەڵا بەس بەڕاستیەکەی من زۆر مەعجم بە ئەو بەرنامەی جەنابیش شەڵا سەرکەوتووە بن میرۆستان بێ ئیشەڵڵا ئەم ساڵ زستانێکی سارد و بارانایی و ئێوە ژەژوورە ئیشەڵا سپاستان سەرکەوتوو بن سپاستان زۆر جاریش ئێمە گوێبستی جۆرێک لە جۆرەکانی فەرشە بین فەرشی کاشان کاتێکیش کەسێکیش بە جوانی ئەمێنێتەوە پێڵێن ئەڵێ فەرشی کاشانیت فەرشی کاشان وەکو دوکانارەکان باسیەکەن ئەڵەن بەنای ئەو شارە و ناونراوە کە کارگەی دروستکردنی فەرشی کاشانی لێبووە هیواداری هەموو تاوەکو فەرشی کاشان بن بە جوانی بمێنەوە کاشان شارێک ئەو سلێمانی مەعمەلەکان ناو کاشان هەیە برا
بەبەستم فەرشەکەی ئایا فەرشەکە مەسەن بۆ ئەو نوعیتە چی بۆنە باش بووە کاشان هەیە قمە برا قمە ئەورێشمێنی پێڵێن ئەورێشن نا خۆی کاشان ئێستا چۆن ئەنتاب شارێکە هەموو مەعمەلەکانی تایە کاشانی شارێکە مەعمەلەکان زۆری لە ناو کاشانە بۆیە پێڵێن کاشان کەیکێکی مەسەن جوانە بێ مەسەن ئەمێنێت ئەڵێ ئەڵەن فەرشی کاشانی ئێتە خۆی ناوەکەی وایە خۆ نەیبڵێ لە بەر چاکی کڕێتی برا ڕەنگەی ناگۆڕێ ڕەنگەی ناگۆڕێ موادەکەی ناگۆڕێ هەموو نوعی هەیە حەچی ئێران هەموو شارەکانی ماڵی فەرشی کاشان ماوە ئای چۆن نەماوە لە چەنایە ها وەڵایەتی لە $100 هەیە هەتا دوو دەفتەر ئەوەنە گران ئەرە وەڵاوە دەفتەر لە شوێ بێنی هەیە بە دوو دەفتەرە بەخوا لەم سلێمانیا هەیە هەوشە بە $100 ئەگە کۆم بێت هەرە فرۆشتێتەوە فەرشە لەسەر نەخش ئەرە وەڵا نەخشی جوان بێت فەرشی کاشان فەرشی ئێرانیە فەرشی کاشان شارم نەبیستە بە ناوی کاشانەوە بەدە بێ وا بێت دەبێ خۆی لە ناوڕۆکا بێ وا بێت کاشان کاتی خۆی کاشان دڵێن دەست چن بووە کەوا بەناو بانگە بەس ئێستاکە ئەویش هەرمەچینی هەر وەکو تورکیەکە وایە بەس ئەویش نەوعەتی چاکیە و خراپشیە هەر منتیقەکە خۆی لە کاشان دروستەکرێ معاملەکان لە کاشانە چۆن ئێستاکە معامل ئێمانە لە عەنتابە هی ئەویش لە کاشانە هنا ئیجێ ئەوە نییە بڵێ کەسێک فەرشی کاشانتان هەیە کاشانمان نییە نەخێر حسابە سێمەت بەس تورکیمان هەیە بەڵام فەرشی کاشان چاکترین فەرشی ئێرانیە ناسراوە هەرونی لێزانی زۆر زابێشێک شەڵان ڵی فەرشی کاشانی لەبەر چاکیەکەیەتی تێک ناچێت هەرمێنێتەوە ئەوەی کە گوێتان لێ بوو دڵنی تۆپ نەبوو کەس نەترسێت دڵنی ئەم کومبارە بوو کە کەوتە سەر ئەرزەکەم ئەم کومبارەش بۆ ماڵەوە هیوادارین ماڵەکانتان لەم زستانەیە هەمووی گەرم بێت پڕ بێت لە نەوت بۆ ئەوەی کە چیتر مناڵەکانمان سەرمای نەبێت هەرچەنە نەو لە وڵاتەیە کە چەند دەوڵەمەنین ئەوەندەش گرانە کاتێکی شاد یەکتری بینینەوە لە زستانێکی جوانە خواتان لەگەڵ ئەدوان خواحافیز